بەڵام بەداخەوەش لەم سەردەمە مولحیدەکانی ئام سەردەما چاویان بە ئەبوو بەکر هەڵنایە ئەڵێن لە ئەبوو بەکری سدیقەوە بۆ ئەبوو بەکری بەغدادی مێژوویەکی بۆ ئیسلام مێژوویەکی خوێناوی بۆ ئەناڵین سەرتان دای لەبرد و درۆتان کرد و چاوتان هەڵنایە بە ئەبوو بەکر ئەبوو بەکر نە ئەمسالی ئێوەیە و نە ئەمسالی ئەبوو بەکری بەغدادیە ئەبوو بەکر ژیانی پڕ لە ڕەحمەت بوو ئەبوو بەکر مایەی ڕەحمەت و خێر و بەرەکەت بوو بۆ خەڵکی سەردەمی خۆی ئەبوو بەکر الصدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دوای پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم هەڵبژاردەی خوا بوو کە خوای پەروەردگار دینی ئیسلامی پێڕاگەیان ئەی مولحیدەکان لەخوا بترسێن ئیستاشی پێوە بێ ئێمە کاتێک کە جۆمان لە ژیاننامەی ئەبوو بەکری سدیقە بێ ئیمانمان زیادەکە ئیستاشی پێوە بێ کە چەندین خەڵک هەیە بەسایی ناسین و بەسایی خوێندنەوەی چیرۆکی ژیاننامەی ئەبوو بەکری سدیق ئەبێ بە موسڵمان بەڵام ئێوە چیتان کرد ئێوە و ئەبوو بەکری بەغدادی چیتان کرد و چیتان لە پاش بەجێ ئەمینێ بۆ مولحیدانە ئەڵێن گەنجەکان چکە عەزیەتمان ئەدەن و ئازارمان ئەدەن ڕۆژانە پێیان ئەڵێن سەرۆکەکەتان کە فیرعەونە چونکە گەورەترین مامۆستا و سەردەمی مولحیدەکان لە هەموو جیهاندا فیرعەونە براکە لەبەرەوەی ئیلحادەکەی بە شێوەیەک بوو نەک هەر نوکۆڵی و ئینکاری لە بوونی خوا ئەکرا وت من خوای سەردەمشم و ئەنە ڕەبوکم الأعلا خوای بەرز و بڵندی سەردەم منم پێیان ئەڵێن لێرەوە تەحەدایانەکەن ئەڵێن ئەوە مەیتەکەی ماوە ئەو مەیتەکەی فیرعەون وا لە مسرە تەحەدای هەموو مولحیدەکانی ئەم سەردەمە ئەکەین ئەگەر ڕاستەکەن ئەگەر پیاون ئەگەر خاوەن موقفن بۆ بیر و باوەڕە بۆ گەنەکەی خۆتان بڕۆن لاشەی مامۆستاکەتان بنێژن بڕۆن لاشەی گەورە مولحیدەکان بنێژن بزان ناتوانن هەموو مولحیدی ئەم سەردەمە کۆ ببێتەوە ناتوانن لاشەکەی فیرعەون بنێژن بەرەوەی بڕیاری خوای پەروەردگار هەتا ڕۆژی قیامەت بمینێ کاتێکە خوای پەروەردگار ڕسوای کرد واليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية خوای پەروەردگار بە فیرعەونی وتی ئێمە ئیمڕۆ ڕزگارت ئەکەین چونکە بە خەڵکەوت من خواتانم ئەگەر لەناو بەحرەکە لاشەکەی نوقم وای ڕەنگ بێ خەڵک بیوتایە بەڵێ خوا بوو بەڵام خوای پەروەردگار ئەمری بە بەحرەکە کرد لە شوێنێکی بەرز لاشەکەی فیرعەون فڕێبدا بۆ ئەوەی ببێتە عیبرەت و ببێتە دەرس بۆ لە دوای خۆی کەس نەتوانێت ئەو جورئەتە بکا بڵێ من خوام فبۆیە گە مولحیدەکان ڕاستەکەن ئەوە لاشەی مامۆستاکەتان بەدەرەوەیە ساڵانە چەندین مەسرەفی لەکرێ بەس بۆی بۆگەن نەبێ تەحنیت ئەکرێ و دەرمانی لێ ئەدرێ بەس بۆی بۆگەن نەبێ بۆ ناڕۆن بینێژن ناتوانن بینێژن فبەسە واز بێنن لە گەنجی مسلمان بەسە مسلمانان مەکەنە دوو دڵێوە لە دین و ئیمانیان مسلمانی ڕاستەقینە ئێوە بە ئێوە هەڵناخەڵەتێنێ ڕاستە مسلمانی غافل بێ بە ئێوە هەڵەخەڵەتێ بەڵام واللهی مسلمانێکی لەخوا بترسێ و خاوەن علم بێ و ئەهلی وتار و محاضرات بێ و بێوێ خۆی تەثقیف بکە بە معلوماتی جوان و بەناسینی ژیاننامەی پێغەمبەران و بەناسینی ژیاننامەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم و بەناسینی ژیاننامەی خەلیفە بەڕێزەکان با مولحیدەکان هەڵناخەڵەتێ